دابینکردنی شوێنی نیشتەجێبوون تەنیا لە ڕێگەی خەباتی ڕێکخراوەوە ممکن دەبێت. ناوەندی ئاماری ئێران لە ناوەڕاستی مانگی پوشپەڕی ئەم ساڵدا راپۆرتێکی لە ژێرناوی توانایی کڕین و ماوەی چاوەڕوانی بۆ بوون بە خاوەن شوێنی نیشتەجێبوون بڵاو کردەوە. ئەو ساختەچیانەی کە شارەزایی تەواویان لە داڕشتن و بڵاوکردنەوەی ئامار و داتای درۆ و ناڕاستدا هەیە، ئدعایەوە دەکەن کە هەر ئێرانیەک بە لە بەرچاوگرتنی توانای کڕینی خانوبەرە لە ساڵی 1400دا دوای لێبڕینی خەرجیەکانی ژیان دەتوانێت پاش 47 ساڵ بێتە خاوەنی ئاپارتمانێکی 8 متری بە نرخێکی مامناوەند. بێگومان ئەم ئدعایە ناڕاستە. هەڵسوراوانی کرێکاری بە دروستی ئەویان سەلماندووە کە کرێکارێکی کەلانی کەمی موچە وەردەگرێت بە مەرجی یەکسانمانەوەی بەردەوامی هەڵاوسان لە کەرتی نیشتەجێبووندا دەبێت زیاتر لە 170 ساڵ کار بکات و مانگانە بەشێک لە داهاتەکەی پاشەکەوت بکات بۆ ئەوەی بتوانێت ئاپارتمانێکی 8 متری بکڕێت. بەرپرسانی ڕژیم کە ئاگاداری ئەم ڕاستیان زۆر بێشەرمانە هەرجار ناجارێک وادەی سەرخەرمان و بەڵێنی بێبنەمایان بە کرێکاران داوە و دەیدەن بە مەبەستی دابینکردنی شوێنی نیشتەجێبوون. ئەمان لەم دوایانەدا و بە شێوەیەکی فریوکارانە هەوڵیان داوە دەیان ملیۆن کرێکاری بێماڵ و حاڵ و ئاوارە و بنەماڵەکانیان بە کردەوەکانی خوێرخوازان دڵخۆش بکەن کە ئەمەش کارێکی بێهودەیە. خانوبەرە لە سیستمی گەندەڵی سەرمایهداری کۆماری ئیسلامیدا کاڵایەکە. جگە لەو هەڵاوسانە زۆرەی کە بەهۆی ئابووری وێران و بێسەرەوبەرەی ڕژیمەوە دروست بووە، باندە مافیا خاوەنهێز و دەسەڵاتەکانیش لە کەرتی خانوبەرەدا کار دەکەن کە هۆکارن بۆ بەرزکردنەوەی نرخی کڕین و کرێی خانوبەرە. ڕۆژی 23 پوشپەڕی ئەم ساڵ نووسەرێک بە ناوی میدیار راپۆرتێکی لە ماڵپەڕی رادیۆ زەمانەدا بڵاو کردەوە کە بەتایبەت زانیاری هەژێنەر سەبارەت بە مافیای نیشتەجێبوون لە شاری سنە دەخاتە ڕوو. بە قەولی میدیا، بازرگانانی زەوی و خانوبەرە لە ماوەی چەندەهەی ڕابردوودا هۆکاری سەرەکی بیناسازی نایاسایی و پەراوێزی شاری سنە بوون. لە درێژەی ئەم راپۆرتەدا هاتووە هەر یەکێک لەم سەرمایەدارانەدا چەند تیمێک بۆ خۆیان پێک دێنن کە پێک هاتوون لە چەند ئەندازیارێکی گوێڕایەڵ و کۆمەڵێک خاوەن نووسینگەی فێڵباز، چەند کەسێک لەو کارمەندانەی کە لە ناو دامەزراوەکانی پلاندانانی شارەکاندا کار دەکەن و هەروەها کۆمەڵێک لات و چەقۆکێش بۆ حاڵەتە پێویستیەکان. بە گوێرەی زانیاریەکانی میدیا، ئەو سەرمایەدارانە زۆرتر بە دوای ئەو زەویانەدا دەگەڕن کە پێشتر بۆ کشت و کاڵ بەکارهێنراون، بە تایبەت زەویەکانی نزیک بە گوندەکانی دەوروبەری شار، ئەویش بە نرخێکی زۆر هەرزان. ئەو گوندنشینانەش کە ئەگەر نایەنەوێت زەویەکانیان بفرۆشن، ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی دەبنەوە و زەویەکانیش بە هەر نرخێک بێت لە چەند گوندنشینەکان دەردێنن. ئەم جۆرە زەویانەی دەوروبەری شار بە قەبارەیەکی بربڵاو دەدرێت بە چەند خاوەن مڵک. بە گوێرەی راپۆرتەکە، دوای ئەوەی خاوەنی ئەو سەرمایانە لە ڕێگای نفوذ و بریکارەکانی خۆیان لە شارەوانیەکاندا مۆڵەتی دروستکردنیان وەرگرت، ئەندازیارە گوێڕایەڵەکان بە کەرەستەی زۆر هەرزان خانووی نائیستاندارد و نائەمن دروست دەکەن و دەڵاڵە فێڵبازەکانیشیان لەو بازاڕە بێسەروبەرەیەدا بۆیان دەفرۆشن. بەواتایەکی تر ئەم تاقمە لە بیناساز و فرۆشیارەکانن کە لە کاتی بوومە لەرزە و کارەساتی سروشتی تردا دەبنە بکوژی کڕیارەکان. بێبەشبوونی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە شوێنی نیشتەجێبوونی گونجاو چارە نووسی چارە هەڵنەگری ئەوان نییە. لە ئێرانێکدا کە لەسەر دەریایەک لە نەوت و گاز و سەرچاوە دەوڵەمەندەکانی دیکەی ژێرزەوی دانیشتووە و دەیان ملیار دلار سامانی کەڵەکەبووی تێدایە، تەنانەت بەبوونی نظامی سەرمایهداریش دەتوانرێت کۆتایی بە ژیانی پڕمەینەتی دانیشتوانی پراوێزی شارەکان و بێ ماڵ و حاڵ و کارتۆن خەوەکان پێێنرێت. بەڵام ئەم پرسە تەنها بە خەباتێکی شێلگیرانە و ڕێکخراو بۆ بەدەستهێنانی باقی مافە ئابووری و دموکراتیکەکان مسەوەگەر دەبێت، چونکە دەیان ملیار دلار سامان و هەروەها دەسەڵاتی حکومڕانی وڵات لە دەستی تاقمێکدایە کە بە درێژایی 44 ساڵی ڕابردوو بە پێی فتوای خۆمەینی حازر بوون دەست بۆ هەر جنایەتێک ببن لە پێناو پاراستن و مانەوەی دەسەڵاتەکەیاندا. بێگومان هیچ کەس نازانێت چ ڕادەیەک سەروەت و سامان لە دەستی چینی سەرمایی تایبەتی سەربازی و دامەزراوە ئاینیەکاندا کەڵەکە بووە.
هەرەوەندە دەتوانین وەبیری بهێنینەوە کە بەپێی ئەو زانیاریانەی لەلایەن مەحموود بەهمەنی سەرۆکی بانکی ناوەندی ئێران لە سەردەمی مەحموود ئەحمەدی نژاد ئاشکرا بوو لە مانگی پوشپەڕی 1397 تەنیا باڵانسی حیسابی ئاغازادەکانی کۆماری ئیسلامی لە بانکە دەرەکیەکاندا بڕی 148 ملیارد دلار بووە. ئەمە تەنها بڕەپوڵێکی نەخدا کاشکرا بووە. جگەل لە کۆشک و تەلار و باغ و کەشتی گەشتیاری لۆکس و گرانبەها و ئۆتۆمۆبیلی چەند ملیۆن دلاری و هێتت. بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی ئێستا ئاسانترین ڕێگای دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ کرێکاران بریتیە لە ڕووخاندنی کۆماری ئیسلامی. بەڵام تا ئەم بابەتە گرنگە بە خەباتی شۆڕشکێرانە و جەماوەری وەدیدێت دەبێت دروشمی نان مەسکەن ئازادی و دروشمەکانی دیکەی بزوتنەوەی دادخوازی کرێکاران لەگەڵ شۆڕەشی ژن ژیان ئازادی لێک هەڵپێکرێت. ئەو 100 ملیارد دلارەی کە بە هیمەتی هێزی بازوو مێشکی بە توانای ژنان و پیاوانی کرێکار و بە یارمەتی سروشت بەدەست هاتووە و لەلایەن دز و جەردەکانی دەسەڵاتدار و خاوەنکارەوە تاڵان کراوە دەبێ بگەڕێتەوە بۆ گیرفانی کرێکاران. لە ئاوا دۆخێکدایە کە لە سەدەی 21دا دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی ئەمن و دژە بوومە لەرزە و خاوەن هەموو ئیمکاناتێکی ژیان ممکن دەبێت.